ئەمڕۆ بەڕێزانم کاتتان باش هەرچەندە ئەمڕۆ بەشێک لە خاوەن مۆلیدە ئەهلیەکان لەگەڵ لە قایمقامێتی شاری سەیمانی کۆبوونەوە وا بڕیار بوو کاژمێر چواری ئەمڕۆ مۆلیدەی ئەهلی گەڕەکەکان دەست پێ بکەنەوە بەڵام ئەم کەسانی کە لێرن ئەمانە بەشێکن لە خاوەن مۆلیدەکان ئەمان دەڵێن جۆرێک لە جۆرەکان ئەم ڕاپرسیەکە کراوە یعنی ڕای تەواوی خاوەن مۆلیدەکان وەرنەگیراوە بۆیە ئەمان نیگەرانن لەوە چونکە دەڵێن ساڵی پار کە هێرش کرایە سەر شێڵگەی غازی کۆرمۆر ئەوان نزیکەی 10 کاژمێر کارەبای مۆلیدەیان بۆ گەڕەکەکانی ناوشاری سێمایی دابین کرد بە گوێرەی بەرپرسی مۆلیدە ئەهلیەکان ئەوان دەڵێن 320 ملیۆن دیناریان نازانن یان لای خەڵکیان لای حکومەتە تا ئێسای لەسەر بێ ئەو پارەیان وەرنەگرتووە بۆیە ئەمان داوای زەمانەکەن وەکو شتێ داوای ئەمانەکەن کە ئەمان کارەبای مۆلیدە هەڵکەنەوە ئەگەر بێت و لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە کارەبای نیشتیمانی چاک بوو ئەی چێ پارەی ئەمان بە گرفتی سەرەکی ئەم بەڕێزانە ئەوەیە لەگەڵ خۆیانە گفتوگۆ دەکەم بزانم وردەکاری زیاتر چییە ساوتان لێ بێم کاتتان باش وردەکاری یەکەم باس کرد نازانم تەواوەیان گرفتی دیکە چیتان هەیە گرفتی کە ئێمە گرفتمان زۆرە مەسەڵەن پرۆژەی ڕووناشی کە هاتە ئاراوانەیە هاتارێمی کوردستانەوە ئێمە دەستخۆشیمان لێکردن قەول وا بۆ ئەوان گرێبەستی 6 مانگمان لەگەڵا بکەن گرێبەستەکەمان لەگەڵا کردن لە دوای 2 مانگ تاگلایەنە گرێبەستەکەیان هەڵوەشانەوانێ ینی 6 مانگەکەیان تەواو نەکرد لەگەڵمانە ئەمە گرفتی یەکەم گرفتیەکە چی و چی لە خۆگر چی گرێبەستەکە ئەوەی لە خۆیەگەر کە ئێمە بۆ 6 مانگ بمێنینەوە لە جێی خۆمانە بەپێی ئەم پێڕەکە پرۆژەی ڕووناژی پارە بۆ خاوەن مۆلیدەکان سەرفکە بۆ مشەغیل و کۆمەڵێ مەسارف و ئاو کارەبا و زەریبەی لەسەر و ژینگەی لەسەر و شارەوانی لەسەر بۆ ئەمانە لە دوای 2 مانگ هەڵی وەشانەوە گرێبەستەکە لە دوای 2 مانگ ینی 6 مانگی یەکەمی تەواو نەکرد لە دوای 2 مانگ هەڵی وەشانەوانێ تا ئەم دەقەیەش کە ئێمە چوونێتە هەولێر چوونێتە نووسینگەی بەڕێز کاخوبات بۆ لای مامۆستاعەتە کە لە باج و زەریبە و ئەو کارەبا و شارەوانی خۆش بوون لێمان خۆش نەبوون بە شەرتێک بەس لە محافەزەی سلێمانی ئەو پارەیە وەرگیراوە نە لە هەولێر وەرگیراوە نە لە دووە وەرگیراوە نە لە هەڵەبجە وەرگیراوە نە لە قەزاو ناحەکان وەرگیراوە واتە پارەی ئاو کارەبا زەریبە ژینگە شارەوانی بەس لە محافەزەی سلێمانیا وەرگیراوە گرفتی سێمیش ئێمە 8 ساعت پار ئیشمان پێکرد خاوەن مۆلیدەکان تایەتی بایی 15 ملیۆن دینار گازی هێناوە تایەتی بایی 10 ملیۆن دینار گازی هێناوە نە پارەی 8 ساعتەکەمان وەرگرت گازەکەش وەکو خۆی مایەوانێ و بە زەرار هەمووی فرۆشتێوانێ خاوەن مۆلیدە بۆ ئاوی کڕیوە پاتری کڕیوە مۆلیدەمان هەموو بای 15 وەرەقە بەس بۆ پاتی کڕیوە ئەمان هیچ حسابێکیان بۆ ئێمە نەکردووە ئێستا شتەکە کاتیە زەمان چییە بۆی کە ئێمە 4 ڕۆژە 5 ڕۆژەکە ئیشی پێ بکەین مەسەلەن 500,000مان دەستکەوێت 600,000مان دەستکەوێت ملیۆنێکمان دەستکەوێت بۆ نمونە لەم 15 ڕۆژەیە زەمان چییە بۆ ئەوەی کە من مۆلیدەکەم نەسووتێ مۆلیدەی بای 3 دەفتەر دۆلارە هیچ زەمانێک نییە دوایە کە وەزەکە ئەهۆن بۆوانێ کە کارە باشڕە نایڵە ئیشی پێ بکەیت دەستخۆش ئێوە دوا بڕیار گەشتوون بەچی قەرارە ئەمڕۆ سەعات 4 ئێوارە مۆلیدەکان دەست بکەنەوە بە ئیش ئێوە ئیشی پێەکەن وڵی براجان ئێمە جارێ قەراریەوەمان نەیەوە چاوەڕێنە لەسا لەگەڵ جەنابی قایمقامە سەمان کردوتیان لە تەعزیە بابێت دەرەوە تەلەفۆنمان بۆکانەوەنێ ئێمە بەو شەرتە رازین کە پارەی پێشەکی وەرگیرێت چونکە جارەکەی تریش پارەکەمان خورا و کەس نە پرۆژەی ڕووناکی و نە ئەگەر نەزان چەند ڕۆژهەڵیەکەن پارەی پێشەکی چۆنە ئەمان ئێستا هەولێر چۆنە ها بە پێشەکیی وەرگتووە ئەم پێڕێ 5,000 دینار وەرەگیرێ بڵین بۆ 15 ڕۆژێمان پارەیە وەرەگیرێ سا شتێکی وای وتووە بەزە تا جەنابی قایمقام بێتە دەرەوە لە پێمانەڵێ بزانین چی بکەین بەڵێ وەکو باسم کرد ئەمە یەکێکە لە گرفتی خاوەن مۆلیدەکان کە کێشەیەکی گەورەیان بۆ دروست بووە بەوەی کە ئەمان خۆیان بازەوە دەکەن ساڵتان لێبێت دوا بڕیار گەشتنە چی ئەمڕۆ کاژمێر 4 مۆلیدەکان ئیش پێەکەن یاخود نا وڵاهی جارە هیچ ئاماژەیەک نییە بۆ هیچ پێکردن یاشتێک لە بەرەو یەکلان نەبووینەتەوە تا لێرە چاوەڕێم جاین هەر کەسێک لێمان پرسێتەوە ئیشی بێ بکەین ئیشی بێ نەکەین ئەمڕۆ بەشێک لە ئێوە لەگەڵ قایمقامێت کۆبوونەوە ئەمە نەبووین 2-3 نەفەرن خۆیان کردەوە بەدەم ڕاستیەوە نەپرسمان پێکراوە نەگەڕاونەتەوە بۆ لامان نە چۆنەڵی کۆبوونەوەیەکمان پێدا هەر لە خۆواتەوە دوو مۆلیدەی هەیە کابراڵە من داگیسن بە نای مۆلیدەکان قساغا ئەوە هەر هەمویان بدوێنن جگەل لە من ئەو هەموو ساحەی مۆلیدەکان لێرن ئەو پیاوانە زانە کەس ڕازیە داگیسێنە بە وەزع ئەگەر بە میکانیزمی کە ئێوە داوای چی ئەکەن یانی پارەی پێشەکیتان ئەوێت سەرەتا یان زەمان و ئەمانێکتان بدرێت ئێمە زەمانمانەوێت ئێمە ئەمانمانەوێت ئێستا ئەم کارەبایە
پرۆژێ ڕووناچی وای لێ کردووە ینی پرۆژێ ڕووناچی وای کردو کارەبای لەو خەڵکە کوژانێتەوە پرۆژێ ڕووناچی بۆ نایەتە سەر خەت بڵێ من کارەباکەم کوژانێتەوە مۆلیدەکانم داخستووە ئێوە بچن ئیش بە مۆلیدەکانتان کەن ئێمە خۆمان پارەکانتان بۆ سەرفەکەن و دوای خۆمان لە هاوڵاتی وەرەگرینەوە ینی هەمویان خۆیان نەجنەوە لە مۆزوعەکە لە حکومەتەوە لە کارەبای 24 ساعاتیەوە لە پرۆژێ ڕووناچیەوە می خۆت زیێتەوە ئێوە لە ماوەی ڕابردووش کاتی هێرش کرایە سەر شەڵگەی غازی کۆرمۆر وازام چەند ساعاتی ئیشتان پێکرد ئەو پارەیەتان وەرگرت ساڵی پارکە نەخێرە و پارێ ماوە نەگەوت پیان وتن ئیدارەم شارە پێوتیم بچن پارەکانتان کۆکەنەوە لە هاوڵاتیان لە دوای ئەوەی کە کارەباکە کەوتەوە ئیش و کۆرمۆ چاک بووە هیچ حسابێکیان بۆ نەکردین تەنانەتەشینەوە بەردەم هەش دایرێکیشەوە دەریان نەکردین کەسی جوابی ناینەوە کەس حسابی بۆ ناکردین پارەکەشمان ڕۆشت ئێستا سەر لە نوێیانێن و دیسانەوە مەلێ بکەنەوە یعنی ئێمە بەچی بیکەین نادی پێمان بڵێ باش ئێمە کەسابەتمان کردووە چەند ساڵە پارەمان وەرگرتەوە ئیشمان کردووە وەکو کۆمپانیاک ئیشمان کردو کاکە بەس ئێستا پارەمان پێ نیە ئێستا بچین چی بکەین ئێستا بچین بای 3 ملیۆن گاز کڕم دوو ڕۆژ ئیش بە مۆلی دەکەم کەم دوای گازەکە چی لێ بکەم حکومەتیش لێ مۆل ناگرێتەوە ئێستا حالێن هێشتا هیچ شتێک نەبووە گاز بە 600 دینار بووە ئەم دەنگۆیە دروست بوو کە مۆلیدەکانی شەکەن گاز بۆ 800 دینار ئەی حکومەت لەکوێیە ژمارەی مۆلیدەکان چەندە لە سەیمانی تقریبا 590 مۆلیدەیە هەمووی لە شوێنی خۆی هێشتوێتەوە ینی بۆچی لاتان نەبرد ئەمە شەر خۆی لە خۆیان پێشتر ئێوە هیچ گفتوگویەکتان کرد لەگە حکومەتە لەگە پرۆژەی ڕووناکی ئەوان پێیان پێتان بڵێن مۆلیدەکان لامە بەنجارێ شتی وا هەبوو پێش باڵێ پیانوتێن نابێت هیچ کەسێ دەستکاری مۆلیدەکان کەن لە مانگێک شادوو جار کەشف و لیژنەکانی قایمقامێت و دایرەی کارەبا دەرەچوو کەشف شوێنی مۆلیدەکانیانەکە بزانن مۆلیدەکان لە جێ خۆیان ماونیاننا پێیان نەوتون لای بەرن وتویان ئەبێت لای نەبن و وەکو خۆشتان بمێننەوە ئێمە تا ئێستاش لە مانگی سێ و مۆلیدەمان هەیە کوژاوەتەوە لە ئاخر مانگ لە مانگی نوێ بوو مۆلیدەکان کوژاوەتەوە تا ئەم دەقەیش زەریبەمان لەسەر حسابە باشە پێتان وایە چارەسەر بۆ ئەم دۆخە ینی بە جۆرێ لە جۆرەکان بەڕێزی شت هاوڵاتیەکی ئەم نیشتیمانەی وایە خەڵک کارەبای نییە چارەسەری بەها هاوسەنگیەک ڕابگرێ ئەبێت چی بکرێت ئەبێ حکومەت و قرارە بە ئەبێ حکومەت و قرارە بە کە یارمەتی ئێمە بێ یارمەتی دەرمان بێ کاکە گازمان بات ئێستا بەیانی بێت گازمان بۆ بێنێ بۆ مۆلیدەکانی دابنێ هەموو مۆلیدەکانیش پێکەن بەس ئەو هیچ شتێک ناکات هەر لێ بڕۆ بیکە یعنی شتی وا بێت هیچ نایەتە پێشەوە حکومەتە لەگەڵ ئێمە بڵێ ئەم ئیشە بکە ئیشە بکە ئێستاوی کە قراریاوە لەسەر مۆزوع دوو کەس قراریاوە جێگری مەحافظ خۆی شاردەوە کەس نازانێت هیچ قرارێکی لە دەستانیە قایمقامی سلێمانی قایمقامی سلێمانی دەسەڵاتی نییە یعنی ئیداری شار بەدەست چییە هەموو کەسێک گەزانێ بەدەست چییە هیچ کەسێک قرار ناوێت هیچ کەسێ صاحب قرار نییە سەرچاو بەڵێ وەکو باسم کرد ئەمە کێشەی ئەو خاوەن مۆلیدانن کە ئەمڕۆ وەکو خۆیان باسی دەکەن ئەمان گرفتیان هەیە داوای زەمان و ئەمانەکەن وەکو خۆیان دەڵێن بۆیە ئەمان ترسی ئەویان هەیە کە مۆلیدەکانیان ئیش پێ بکەن وەکو ئەو پارەیە کە لەو کاتێک کە هێرش کرایە سەر چێڵگەی غازی کۆرمۆر بە گوتەی خۆیان 320 ملیۆن دیناریان ڕۆشتووە فەوتاوە ئەمان یاوێنە بە باتری مۆلیدەکانیان یاوێنە بە گاز یاوێنە بە هەندێک لەو حاڵتانە بۆیە تا ئێستاشی لەسەر بێ ئەو پارەیان وەرنەگرتووە بۆیە ترسیان هەیە لەوەی کە مۆلیدەکانیان هەڵ بکەن بەڵامی تر لە ماوەی ئەم دوو ڕۆژەیە کارەبای نیشتیمانی چاک بێت و پارەی ئەو چەند ڕۆژەی ئەمانیش وەکو بە دەردەکەی ئەوەی پێشوو بڕوا و کەس خۆی نەکا بەخەڵن